بە ئیرادەی میلەتانی عێراق دروست نەبووە، وەکو بەشێک لە پیلانی ئیستیعماری دروست بووە. بەڵام سەرڕای ئەوەش کە کورد زۆر حەول و تەقەلایدا ئەویش دەوڵەت لە بە خۆی دروستکە، بە تایبەتی لە پاش 2003 دەرفەتی زۆر زێڕین هات، بەڵام دەسەڵاتی کوردی بەڕاستی ئەوانەی هەموو لەبار برد. بۆیە ئێستا ئێمە هەموو ناچارین، زۆریش ناچارین جارش کە ڕوو لە عێراق بکەینەوە بۆ ئەوی بینای دەوڵەتێکی عێراقی وا بنینەوە کە پێکەوەژیانێکی ڕاستەقینەی هەبی بۆ ئەوی چیتر ئەو شەڕ و کێشە بەردەوامانەی کە لە سایکیسپیکۆ ڕسمی بۆکراوە بەردەوام نەبی. ئەوەش بەوە دەگوزارێت چۆن وڵاتانی ئەوروپا دەوڵەتی نیشتیمانی، دەوڵەتی مواتەنەیان دروست کردیا. ئێمەش لەسەر ئەو ئەساسە دەوڵەتی عێراقی لە دەوڵەتی مکەونات، لە دەوڵەتی پێکهاتە وەرچەرخێنین بۆ دەوڵەتی هاوڵاتی بوون. ئەوەش بەچ دەکرێت بە حیوار و لێک تێگەیشتن و ئەوەی ئێستا هەیە ئەو دەستورە و سەر و کۆمار کوردە و وەزیر خارجی کوردە و لە پەرلەمان بەشداری و فیدرالیت هەیە و نیزامی تەوافقی ئەوانە حقوقەکی باشە، پێویست بۆی دەکات کە بە حیوار بە لێک تێگەیشتن بە دوورکەوتنەوە لە دەستی دەرەوە بە تایبەتی خۆ دوورخەینەوە لە پیلانی تورکیا و ئەوانەی دەوروبەرمان کە دەیانەوێ ئەو دەستکەوتانە لای بۆ کورد هەڕوەشێنەوە. حەولین لە ناوخۆی عێراق ئێمە هیوارێکی قوڵ بکەین لەگەر برایانی عەرەب، برایانی تورکمان، برایانی مەسیحی، بۆ ئەوەی لە عێراقدا ئێمە هاوبەشی ڕاستەقینە بین، شریکی ڕاستەقینە بین، بۆی عێراق گەشە بسێنی و بە کوردستانەوە. ئێستا زۆر جار برایانی عەرەب یان برایانی تورک دەرن بۆچی لە ئەوروپا چەندین میلەت لە ناو یەک دەوڵەت دەحوێنەوە، بۆ ئێوەی کورد ناحوێنە. لە ڕاستە کورد مشکلە نییە، ئەو دەوڵەتانە مشکلن. لە ئەوروپا پرۆسەی دەوڵەت بوون هاوڵاتی وا دروست دەکە لەسەر ئەساسی توانەوە لە دەوڵەت. بەڵام لە تورکیا، لە عێراق، لە سووریا تا ڕادەیەک لە ئێران هاوڵاتی دەتوێنەوە لە ناو قەومێک لە ناو ئەو دەوڵەتە، نەک لە ناو دەوڵەتەکە. تەنانەت لە ناو دەستوری عێراق کاتی خۆی نووسرا بوو عێراق جزء من ئومە العەرەبیە، لە سووریا نووسرا بوو. لە مادەی 66 ئەنا یاسا تورکیا عین نووسرا، هەموو ئەوانەی لە تورکیا دەژین تورکن. ئەو بمعنە توانەوەیە، توانەوەی میلەتێک لە ناو میلەتێک. بۆیە دروست نابی ئەوە دەوڵەتی هاوڵاتی بوون، دروست نابی و دەوڵەت هەر کێشەی دەبی. ئەو کاتە کێشەی نامینێ وەکو ئێستای عێراق، ئەو دەستوری کە لە عێراق دروست بووە کە تا ڕادەیەک شەراکەیەکی باشی کورد و عەرەب و لایەنەکان پێکەوە هەیە. ئێستا دەتوانین برین تا ڕادەیەک عێراق هاتوتە سەر ڕێبازێک کە بەرەو ئەو حەلەی دەچی کە جەنابەت پرسیارت لێ کرد. هەموو لایەنەکان کەمایەتیەکان لە کوردستان ملکایەتیان لە دەرەوەی شاریشەیە، بەعکسەوە لە شەرق الئەوسەط ڕەنگە تاکە میلەت بین ئێمە کە تەعایشمان لەگەر ئەقەلیات، لەگەر یەهودی، مەسیحی، تورکمان باشە بی. ئێستا تورکمان لە ئەنهای عێراق هەبوون، تەنها لە کوردستانمانەوە ینی توینەوە. بە هەمان شێوە لە ڕۆژئاواش کە ئەو دەسەڵاتە دەسەڵاتێکی تەجریبیە و جێی چاودێریە لە هەموو عالم. کاتێک کە دەبیندرێ دەسەڵاتێکە پێکەوە ژیانێکی ڕاستەقینە هەیە، نەک بە قسە. خەڵکی تریش دەسەڵاتی هەیە لەوێ بەشدارن لە حکم لە ئیدارە، بەڕاستی سەرکەوتنێکی زۆر زۆر گەورەیە و جێشان نازیە. بە تاکید هەموو لایەک دەتوانین سوود لێرن، ئەسڵەن سوودی جیهانیشی هەیە. من ڕەنگە لە زۆر شت ئینسانە ڕاییم لەگەڵ ڕایی ئەو ڕێبەرە وەکو یەک نەبی، بەڵام ئەمە بینیمان ماندێلا 28 ساڵ حکم درا، بەڵام بەخۆ بە مەدرسەوە هاتەوە هەموو جیهان سوودی وەرگرا. ئەنی زۆر ئەسەفە کۆمەڵگەی نێودەوڵەتی قبول دەکات کەسانێک کەسەکی ڕەوشنبیری گەورە فەیلسوفێک وەکو بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان لە زیندانی بی کە ئەگە لە دەرەوە بی خزمەتێکی یەکجار زۆر گەورە دەکات، قسەی هەیە لەسەر ئاشتی جیهانی، قسەی هەیە لەسەر چارەسەرکردنی کێشەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و قسەی هەیە لەسەر مستەقبەلی بەشەریەت. نابووە بێ ئەوە لە زیندانی بکرێ، بە تایبەتی لەسەر مافێکی تەبیعی کە میساقی نەتەوە یەکگرتوەکانیش قسەی لەسەر کردیە، مادەی تایبەتی لەسەر هەیە. ئەو بە پێ ئەو مادانە داوای مافیگەری کوردستانی کردێ و داوای چارەسەری کێشەکانی نێوان هەر چار میلەتی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی کردێت، تورک، عەرەب، کورد، فارس. نابووە بێ بچێرێ کە دەبینین لە زیندانە ئەماوە دەزانین بە معنە بەردەستەی سایکیسپیکۆیە بۆ ئەوەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کێشەکانی هەر بەردەوام بی، کەسانی وا لە زیندانن
و کەسانی تریش احتیمامیان پێ نادرێت.